چالك بقى وانا بوريك رجعت ما بيدرك شكرا خلاص عندي وەکو گروپی هۆشاری گەنجان هەستان بە نوێژنکردەیە کتێبخانەی گشتی شاری کەرکووک کە گەنجانی شارێکە کە سوودێکی لێ ببینەوە چونکە لە باو باپیرانمانەوە ئەم کتێبخانەیەمان هەیە و ئێستش لەبەر ئەوە نۆژەنێکینەوە چونکە گەنجانی شاری کەرکووک هەوڵێکی بۆ بدەنەوە و ڕووکەنەوە لە کتێبخانەی گشتی بەڵێ ئێمە بۆیە ئەم کتێبخانەیەمان نۆژەن کردەوە کە لە سەرەتا لە ناوە دەستمان پێ کرد و پاکمان کردەوە ئێستش کە لە دەرەوە پاکمان کردەوە چونکە لەبەرەوەی هەندانە بۆ گەنجانی شاری کەرکووک کە ئەم کتێبخانەی ئاو بە پاک و خاوێنی ببین و سەردانی بکەنەوە